بڕیارە لە کۆتاییەکانی ئەم ساڵدا لە عێراق هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمان بەڕێوە بچێت. کۆمسیۆنیش بە فەرمی دەستی بە ئامادەکاریەکانی بۆ بەڕێوەبردننی پرۆسەکە کردووە و 179,000 ناوەندی بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە سەر تا سەری وڵاتەکە کردووەتەوە. دەشڵێت لە هەڵبژاردننی داهاتوودا 29 ملیۆن هاوڵاتی مافی دەنگدانی هەیە. سەرەڕای هەوڵەکان بۆ هەمواری یاسای هەڵبژاردن بە تایبەت دوای ئەنجامدانی سەرژمێری گشتی و بەرزبوونەوەی ڕێژەی دانیشتوان کە دەبوو بەو پێوەرە ژمارەی کورسیەکانی پەرلەمان بۆ 400 کورسی زیاد بکات. بەڵام لایەنەکان تێیدا سەرکەوتوو نەبوون و بەم شێوەیەش بە هەمان ئەو یاسایە بەڕێوە دەچێت کە هەڵبژاردننی خولی پێنجەمی پێ ئەنجام درا و کورسیەکانیش بە 329 کورسی دەمێننەوە. لە ئێستاوە تای هەڵبژاردن لە نێوان حیزب و پێکهاتەکانی عێراق دەستی پێکردووە و هەر لایەک پێشوەختە و بە شێوەیەکی ناڕاستەوخۆ سەرمایە گوزاری بۆ هەڵبژاردنەکە دەکەن. مفاجئەی ئەم هەڵبژاردنە بەشداری نەکردنی موقتەدا سەدر بوو کاتێک لە وەڵامی پرسیاری شوێن کەوتوانیدا ڕایگەیاند بەهۆی ئەوەی هێشتا گەندەڵی لە وڵات ماوە ڕەوتەکەیان بەشداری لە پرۆسەی هەڵبژاردننی ئەم ساڵی پەرلەمانی عێراق ناکات و بایکۆتی دەکەن. سەدر ئەوەیشی لە ئەندامان و پێگەی جەماوەری ڕەوتەکەیشی قەدەغە کردووە کە کاندید یاخود دەنگدەر بن و بە هاوکاری لە تاوان ناوی بردووە. بەشداری نەکردنی سەدر لە هەڵبژاردننی ئەم ساڵ ئەو بۆچوونەی لای چاودێرانی عێراقی دروست کردووە کە هاوکێشەی هەڵبژاردننی داهاتوو بە تەواوی ڕوون بووەتەوە و چیتر پێویست ناکات حکوومەتی عێراق نزیکەی 400 ملیار دینار بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە تەرخان بکات. لەم قەیرانی نەختینەیەدا و داوای ئەنجامدانی هەڵبژاردن بە ڕێگەی ئەلیکترۆنی دەکەن. ئەم بڕیارەی سەدر بەشێکی زۆر لە هاوکێشەکانی بە تایبەت لە نێو ماڵی شیعەدا هەڵگەڕاندەوە بەهۆی ئەوەی سەدر هێزێکی گەورە و ڕکابەرە لە نێو لایەنە شیعیەکان و لە هەڵبژاردننی پێشوشدا لە ساڵی 2021 توانی 73 کورسی پەرلەمان بەدەست بهێنێت و نزیک بوو لە پێکهێنانی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی، بەڵام دوجار بەهۆی سێیەکی پەکخەرەوە شکستی هێنا و لە ئابی ساڵی 2022 بە تەواوی لە پرۆسەی سیاسی کشایەوە. بەڕای چاودێران دوورکەوتنەوەی سەدر لە هاوکێشەکان پێدەچێت هۆکار بێت بۆ پەرتەوازەبوونی لایەنەکانی دیکەی شیعە و خەونی دابەزینی لایەنەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی بە یەک لیستی یەکگرتوو هەڵبوەشێنێتەوە. هاوکات محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق کە ئامادەکاری بۆ بوونی لیستێکی سربەخۆ لە هەڵبژاردننی داهاتووی عێراق دەکات لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاندووە کەسانێک داهێنان دەکەن لە کەمکردنەوەی پێگەکەی و تووشی هێستریا بوون بەوەی لە هەڵبژاردننی داهاتوودا لیستێکی تایبەتی دەبێت. لەلایەکی دیکەوە ناکۆکیەکانی ئەمریکا و قەوارەی زایۆنی لەلایەک و ئێران و گروپە چەکداری هاوپەیمانەکانی لەلایەکی دیکەوە هەروەها دۆخی وڵاتانی دراوسێ بە تایبەت دوای گۆڕانکاریە سیاسیە ناوخۆیەکانی سووریا و لوبنان ڕۆڵی گرنگ و کاریگەریان دەبێت لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن بە تایبەت دوای ئەوەی ئێران بە ڕەتکردنەوەی دانوستانی ڕاستەوخۆ لەسەر دۆسی ئەتۆمیەکەی دەرگای بەڕووی بژاردەی سەربازی ئەمریکا بۆ یەکلاکردنەوەی پرسەکە کردووەتەوە. بەرپرسانی ئێران ڕایان گەیاندووە لە ئەگەری بە ئامانجگرتنی سنوورەکەیاندا تەواوی ناوچەکە دەتەقێتەوە و سەرەتای جەنگێکی فراوان دەبێت. هاوکات هیچ پێگە و بارەگایەکی ئەمریکا و هاوپەیمانان لە ناوچەکە لە دڵنیاییدا نامێننەوە. بەمەیش ئەگەر هەیە عێراق ببێتە وێستگەیەکی جەنگی نێودەوڵەتی. عێراق لە دوای ڕووخانی ڕژێمی پێشووەوە تاوەکو ئەمڕۆ 5 پرۆسەی هەڵبژاردننی تێدا بەڕێوە چووە و هیچ هەڵبژاردنێکیشی لە دۆخی سەقامگیری سیاسیدا نەبووە و ڕەنگە ئەم هەڵبژاردنەیش
درێژە پێدەری هەمان دۆخ بێت.